سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان بەهۆی بەرزبوونەوەی نرخی بەنزین خۆپیشاندان ئەنجامدرا و شۆفێران وەک ناڕەزایەتیەک ئۆتۆمبیلەکانیان لەسەر شەقامە گشتیەکان دەکوژێننەوە. پەیامنەرانی شارپرێز لە ناوچە جیاوازەکانەوە ڕایانگەاند خۆپیشاندان و ناڕەزایی بەهۆی بەرزبوونەوەی نرخی بەنزین فراوان بووە و ئەمڕۆ لە قەزای کەلار ڕێگەی سەرەکی کەلار بەردەسوور لەلایەن شۆفێرانەوە گیراوە و شۆفێران بە کوژانەوەی ئۆتۆمبیلەکانیان لەسەر شەقامە گشتیەکان ناڕەزایی دەردەبڕن. هەر ئەمڕۆ لەسەر ڕێگای سەرەکی کەرکووک چەمچەماڵ لە نزیک بازگەی بانیمەقان شۆفێران خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگەی سەرەکی سلێمانی کەرکووکیان داخست. خۆپیشاندان و ناڕەزایی هاوڵاتیان لە کاتێکدایە نرخی سوتەمەنی بەتایبەت بەنزین بۆ 2 هێندە بەرز بۆتەوە و گرفتێکی سەرەکی بۆ هاوڵاتیان دروست کردووە. لە کاتی نۆرەگرتنی هاوڵاتیان بۆ کڕینی نان لە نانەوخانەیە کوڕی بەرپرسێک تەقەی لە نانەوەکە کرد و برینداری کرد. با جۆرەی ئەو زانیاریانەی دەست شارپرێز کەوتون لە ناحی حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕین لە کاتی سەرەگرتنی هاوڵاتیان بۆ کڕینی نان هاوڵاتیەک تەقە لە نانەوەکە دەکات و کەسێک بریندار دەکات. هەر بە جۆرەی ئەو زانیاریانە ئەو کەسەی تەقەی کردووە کوڕی بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگەیە و باوکی پلەی لیوایە. لە هەرێمی کوردستان هێرشکردنە سەر هاوڵاتیان لەلایەن منداڵانی بەرپرسانەوە وەک دیاردەی لێهاتووە و لە پارێزگاکانی هەرێم چەندین حاڵەتی لەو شێوەیە دووبارە بۆتەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی ئیدارەی ڕاپەڕین ڕایگەیاند دۆخی تەندروستی لە ناوچەکەدا لە خراپترین ئازدای و وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران وەڵامیان نادەنەوە. دیار ئیبراهیم بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین بە دەنگی ئەمریکای وتووە دۆخی کۆرۆنا لە ئیدارەی ڕاپەڕین لە خراپترین ئازدایە. بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین باسی لەوەش کردووە بە تەنها دوێنێ 1000 بۆتڵ ئۆکسجینیان بۆ نەخۆشخانەکان بەکارهێناوە و لە 2 هەفتەشدا 25 کەس بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە و تووشێتی بۆ دەرمان و هەندێک پێداویستی سەرەکی چەند جارێک داوایان لە وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران کردووە بەڵام وەڵامیان نادەنەوە. وەزارەتی دارایی و ئابووری هەرێم داوای لە گەنجینەکانی هەرێم کردووە لیستی موچەی ئەم مانگە بە ڕێژەی تەواوەتی و بەبێ لێبڕین ئامادە بکەن. ئەشرەف فازیل بەڕێوەبەری گەنجینەی دوی سلێمانی لە لێدوانێکیدا بە شارپرێسی ڕاگەیاند وەزارەتی دارایی هەرێم داوای کردووە لیستی موچەی ئەم مانگە بە ڕێژەی لە 100% و بەبێ لێبڕین ئامادە بکەن. پێشتریش وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندبوو حکوومەتی عێراق بڕیاری داوە تا کۆتایی ئەمساڵ ناردنی 200 ملیارەکە بەردەوام بێت و تا ئەو بڕەپارەیەش بێتە هەرێم گرفت بۆ موچە دروست ناکرێت. پەرلەمانتارێکی هاوپەیمانی فەتح ڕایگەیان ڕێگەنادان پێشمەرگە بگەڕێتەوە کەرکووک. ئەحمەد کینانی پەرلەمانتاری هاوپەیمانی فەتح و سەرکردە لە کەتیبەکانی ئەسایبی ئەهلی حەق لە لێدوانێکی ڕۆژنەماوەنیدا ئاماژەی بۆ ئەوە کردووە بە هیچ شێوەیەک ڕێگە بە ڕێکەوتن لەگەڵ لایەنی کوردی بۆ گەڕانەوە بۆ کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان نادەن کە لە دەرەوەی چوارچێوە فیدراڵی و دەستوریەکان بێت. ئەو سەرکردەی ئەسایب ئاماژەی بۆ ئەوەش کردووە چەند لایەنێکی بەشدار لە حکوومەتی بەغدا و هەرێم و چەند فەرماندەیەکی ئەمنی فیدراڵی و پێشمەرگە لە گفتوگۆی ئەوەدان کە ڕێگە بە گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە بۆ کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکان بدرێت. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەند.